بینەرانی خۆشەویست و ئازیز خۆشحاڵین جارێشتر پێتان گەیشتینەوە لە دیدارێشتری تایبەتی وەرشی دیدارەکەمان لەگەڵ بەڕێز کاپتن تارق عەبدوڕەحمان دەبێت سەرۆکێشی تۆپی کوردستان کە لە چەند ڕۆژی ڕابردوو بە وەفدێکی وەرشی سەردانی وڵاتی بەریتانیا و دام و دەستگا وەرشیەکانی وڵاتیان کرد. دەمانێت لە ڕێگەی ئەو بەرنامەیەوە وردەکاری گەشتەکە بزانین، وارووا دەستکەوتەکانی گەشتەکە و لە داهاتوو چی بکرێ بۆ ئەوەی ئەزمموی ئەو وڵاتەکەەوە بنیاتنەری تۆپی پێەیە لە هەرێمی کوردستانیش ئەزمموی لێوەربژیرێتەوە و بەڕێچکەی ئەواندا بڕۆین تاوەکو وەرشی وڵاتەکەمان بەرەو پێشتر بچێت. کاپتن سپاس دەکەین بەو دەرفەتە و بەخێراتن دەکەین. کاپتن دەمێلەوە دەست پێ بکەین ئەگەر سەرەتا وردەکاری گەشتەکەتان چۆن بوو ئەم گەشتە لەو کاتە و چەند کەس بوون پێکەوە چ نوێنەرایەتێکتان کرد؟ پێشەکی بەخێراتین جەنابتان دەکەین و تەلەڤیزیۆن پێیان بەڕاستی دەمەوێت سپاسی و پێزانی خۆم ئاراستی جەنابی سەرۆکی حکوومەت کە لە هەر بیدایەتی ڕا پێخۆش بوو کە بەو سەفەرە کە بکرێتن لە ئاستی وەرزش بەرەو پێش بچی هەموو ئاسانکاریەکی لە پێشماندانە و تەکلیفی لە برادرانی لە مەکتەبی خۆی و بە زووترین کات ئەو وەفدە ڕێک بێخرێ و سەفەر بکەن. طبعاەوە هەموو لە ڕێگای وەزارەتی ڕۆشنبیر و لاوان بەڕێبەری گشتی پۆلیس عفۆن وەرزش کە خۆی لە دکتۆر شاکر بەڕێبەری گشتی وەرزشە لە کوردستان ئەو بە ئیشەکەی هەستا لە ڕێگای برادێکی خۆشەویستمان هەیە دکتۆر ساکار بەڕێبەری گشتی عشق و نۆلیڤەرە قوتابخانەکانی عشق و نۆلیڤەر لەولێر دیارە ئەو برادەرە علاقاتەکی هەیە لەگەڵ سەرۆکی یانەی کۆڤنترستی ئینگلیزی هەر ئەویش مدیری تەنفیزی قوتابخانەکانی عشق و نۆلیڤەرە کە هەستان بە ئەنجامدانی چەند کۆبوونەوەیەک لێکوانە بۆ ئەوەی بتانین شاندێک تەشکیل بکەین کە بچینە بەریتانیا. ئێمە لە یەکێت تۆپی کوردستان ئاگادار کراینەوە کە سەفرەك دەکەن بۆ وڵاتی بەریتانیا چیتان هەیە چیتان پێویستە چیتان بکرێتن ئەمە هەندێک تەفاسیل و هەندێک ئەوانی کە پێویستی پێ هەیە کە ئێستا کە بکرێت ئەوانەمان هەموو لە نووسراوێک لە تەڵەبەک ئامادە کرد. ئەو خولانەی ساڵی ڕابردوو کە ڕۆیی ئەوانشمان هەموو کردە کوڕاستێکی جوان و ڕێکوپێک بۆی لەوێندە پێشاندن ئەمە ئەو ئیشانەمان کردیە ئەو بتوڵانەمان کردیە. دیار بوو وەفدەکە پێکاتبوو لە بەرپرسی یانەکانی کوردستان کاک سەردار حەیدەرە یاریزانێکی پێشووی سەلەی هەولێر و عێراق بووە و هەروە کاکتاهی بەڕێوەبەری وەرزشی هەولێرە پاڵەوانێتیشی نێودەوڵەتی بەتەلی ئاسیا و عەرەب بووە و هەروە کاک تەلعەتیش ئەندامی یەکێتی تۆپی کوردستانە بەڵام بەڕێوەبەری وەرزشی گەرمیانە ئەمنیش وەکو سەرۆکی شاند سەرۆکی یەکێتی تۆپی کوردستان لەگەڵیان بووین کە چووینە بەریتانیا لەوێن دەرێ ئیستیقبالێکی زۆر ڕێکوپێک کراین خەڵکانێکی مەش کە لەوێن دەربوون ئەوانیش وەرزدۆشت و وەرزشوانی کۆنی هەولێر بوون لە یاری تۆپی دەست کاک سەرتیب مەلا حەمید کە هات لەگەڵمان وەکو متەرجم لەگەڵمان بوو دوو ڕۆژ لەگەڵمان پاشەوەی کوڕەکەی هات لەگەڵمان بوو کاک هاڕۆن سەردانەکانمان بۆ ئەو جێگایانە بوو کە پەیوەندی بە یەکێتی تۆپی کوردستان یەکێتی تۆپی ئینگلیزی هەیە خۆی دەگرێت لە چار ئیتیحادن ئیتیحادێک پێی دەڵێن EFL ئەوە بۆ یانەکانی دەرەجەیەکی ئینگلیزی و ئیتیحادێکیش هەر لەناو خۆیان هەیە بۆ لاوانە و بۆ تازە پێگەیشتوان هەروە ئیتیحادێکیش پێ دەڵێن پرمەر لیگ ئەوانە بەس پەیوەندە بە دەوری ئینگلیزی ممتاز و ئیتیحادی سەرەکی ئینگلیزیش. کاپتن بەر لەوەی گەشتەکە بکەن بەرنامەی سەردانەکەتان داڕێشت بوو هەر لە کاتی گەشتەکەش هەر بە گوێرەی بەرنامەکە سەردانەکانتان ئەنجامدا؟ ئەمە لە بیدایەتی ڕا کە قسەمان لەگەڵیان کرد هەدەفیمە ئەوەیە کە چینەوێن دەرێ بەرپرسەکانی تۆپی پێ ئینگلیزی ببینین. ئەوانی دیکە هەندێک بەرنامەیان لۆمەدانە وەکو سەردانی یانەکان سەردانی یاریگاکان یاریەکی نیهایی کەتە ئەو ڕۆژێک کە ئەمە دەچین یعنی ئەو فترەیە کە ئەمە دەچین پێی دەڵێن نیهایی دەرەجەیەکی ئینگلتەرای بەتەڵ دەبتە ممتاز ئەوە گەورەترین یاریە لە جیهان لە ڕووی مادی گەورەترین یاریە
خۆشببختانە ینی شانسیمە بوو کە لەو فترەی بوو ئەویشیان لە بەرنامەزانە کە بچین مەلعبی ونبری ببین بە یاریکردنەکەش ئەو بەرنمەیە کە دانرا بوو لەسەر ئەو بەرنمەی ڕۆشتین لە سەردانەکانتان سەرەتا لە یەکێتی ئەوەی کە خولی پلێکی ئینگلیزی بەڕێ دەبەلەوە دەستان پێکرد و دانیشتەکەت چیتان باس کرد ئەوان تەوقیتاتیان هەیە کە سەردان دەکەی پێت دەلێ 2 ساعت کە دەلێ 2 ساعت تەواو ئەو 2 ساعتە هەمووی ئەو ئەفکارانەی خۆت دنیا پێشیان لەسەر مێزیدا دەنێ ئەوانیش ئەفکاریان هەیە زیاتر کە بەتولێن کە چووی نەوێن دەرێت تەوەقعیوەمان نەکرد ئەوان ئیشەکانی خۆیان بەما نیشاندا خلالی چارێک ساعتێک بوو تقریبن ئیشەکانی مەچیەت پەیوەندی بەمایە هەمویان پێشانی مەدا خولەکان کو دەڕوێنین لەسەر چه ئاستەکە و چۆن دەبی چۆن نابیەوەنە دوایە ئینتزاریان کرد ئەمە سوالیان لێ پرسین لەگەر سوالەکانش ئەمە تەڵبیەکانی خۆمان پێیان گوت زۆریان پێخۆش بوو لەبەر ئەوەی کە کوڕاستەکان هەرگەدەگەیشت نەزیە کوڕاستەکەمان دەدایە خولەکانمان وا کردەوە تەماشایان دەکرد شتێکی زۆر جوانە لەسەر ئاستێکی بەرزە تەماشای کوڕاستەکان دەکرد کە چەندین بتوڵەمان کردیە ئەوان تەوەقعیان دەکرد ئەمە بتوڵەتەکانمان لەسەر ئاستی عێراق زیاتر ناڕوە نەیانزانی ئەمە خولی خۆمان هەیە دەکەینەوە دەوری کوردستانە و هەروە یانەکەمان بەشداری عێراقیشە یعنی تەوەقعیان نەدەکرد ئەو دوو بتوڵەیە بکرێ وایان زانی ئەمە بەس بەشداری لە خولی عێراق دەکەین سەرسام بوون بە ڕێژەی بەڕێوەچوونی چالاکیەکان لە چالاکیەکانی هەرێم چەند بتوولەیە هەشت بتوولەیە کە ساڵێک دەیکەی ئافرەتی تێدا لە هەموو زیاتر کە تەماشایان کرد یاری کۆتایی جامی کوردستان حەکەمەکی ناویان ئافرەتە کە ڕسمەکەشی جیرایە گوتمە ئەوە ئافرەتەکمان وابزان مەسە ئاستی عێراق و منتیقەی نەکرا گوتی لە کنەمەژ نەکرا هەتا ئێستاکە ینی بەس ئەوە نییە بە مەقسەدیەوە نەبە گوت بە شتێک زاکە ئەوانەی کە ئەمن شارەزایی کە تۆبی بێ تەماشەم دەکرد لەسەر ئاستێکی زۆر بەرز ئەوان لەسەر ئاستێکی زۆر بەرزن ئەوە نی ئەمە ناتوانین بیانگەینێ بەس بەڵام ئەمە دەبی ئیشەکی بکەین ئیشەکی پوختە و جوان بیتن لە عینن وەختیش فراوانتر بی بەس لەسەر ئاستی مەسەرەن دەکەس نەبی دەکەس دەیەچێت تۆ پێ کوردستان دانیشتێ و بڕیار بدا ئەوە ناگاتە نەتیجە نەتیجەکە تەماشای ئەو ئیتیحادم کرد 3 کەس دانیشت بوو 3 کەسی سەرەکیە گوتم چەند کەسن ئەو سوالە وابزە مامۆستا سەردار لێ گوت چەند کەسن لەو ئەو ئیتیحادەی کە ژماردی تقریبان 70 قسوور کەسن لە لجنەکان بەڵام دابەشبوونە سەر بەس دابەشبوونە ئەو 3 کەسە ئیشراف دەکات سەرن وەکو ئەمە یەکێت تۆ پێ کوردستان پارساڵ نەفسی شتمان کرد خصوصیەتماندا ئیتیحاد لجنەکان لجنەی ناوبیژوانی لجنەی سەرپەرشتیاری لجنەی پێشبرچیەکان بەڵام ئەمە وەکو ئیتیحاد 4 کەسمان هەڵبژا من و جێگەر سکرتێر و مەسئولی مالی ئەمە لجنە دەبینە سەر هەمویان مراقب دەبینە سەریان بەس کامل سلاحێتمان دایتە ئەو لجنانە کارەکانی خۆیان بکەن بە ڕێنماییەکان یعنی نەک بە کەیفە خۆیتی بەدەوری کوردستان دەبی یەک دەست پێ بکە مانجی 11 تەواوی نەخێت تەوقیتاتمان داینێ دەبی لەو 6 مانگەی تەواوبی لزنی پێشبرچێ دادنیش مراجعی خۆی دەکە ئەو 6 مانگە جەدوڵەکان دادنێ دەبی ئەو 6 مانگە تەواو بیت ئەوە ڕێنمایەکانی ئیتیحادە لەوی لە عینین وەختیش ئەمە تەماشای متابعە دەکەین یاریەکان چۆن دەڕوا چۆن ناڕوا بە نسبەت حەکەم وانە لەوێن دەرێت نەفسیشیان دەکەن نەک لەمەیان وەرگرتیە ئەوان ئەساسی ئەوەیان کردیە ئەمە پارسا کە دەستمان پێکرد برادرانیش لەوانەیە ئەو شاهدی لۆمە دەدەن کە دانیشتین ئەوەل قەرار کە دامان ئەوە بیت کە لەوێن دەر تەماشایان کرد ئیشەکانی مەنەفسی مقارنەی لەگە ئیشەکانی خۆیان پێکرد تقریبا نزیکە لەوان زۆر پێ خۆشحاڵ بوون زانیان مستەوای دراچی مەچەندە مستەوای ئیشکردنی مەچەندە کاپتن لە کۆبنەوەکانتان بێگومان کۆمەڵێک داواکاریتان هەبووە یاخود کۆمەڵێک نووسراوتان لەبەردەستدا بۆ کە لە کۆبنەوەکان گفتگۆتانە سەر کرد ئەوان تا چەند دەتوانین بڵین بە تەواوەتی گویان لە بابەتەکانیەوە دەگرت وەروە تێکەڵ بە بابەتەکانتان بوون ئەو سوالەی جەنابەت قیچێک درێژەشی دەوێتن ئەگەر جەنابەت مەجانم دێ قسەکەی دەرفەت دەوێت طبعا ناوەڕۆکی نووسراوەکەیمە ئەوەل جار ئیشارەتمان کردیە بەیەکێتی تۆ پێی جیهان کە دەرێت تۆپی پێ بۆ گشتی هەموو کەسەکە ئەمە لەسەر ئەساسی داواتانێ دەکەین
وەکو هەرێمی کوردستان داوا دەکەین ساڵانە بتوانین خولەکانی نێودەوڵەتی ودی نێودەوڵەتی نەک بڵێن لەسەر ئازی تەسفیات کاس عالمۆن ودی بتوانین چەند نادیەک یان چەند منتەخەبێک لەسەر متەوای ئۆڵمپی یان شەباب بینە کوردستان ساڵانە بتوڵێک یان دوو بتوڵە بکەینەوە یان دوو یاری یان سێ یاری ودی ئەنجام بدەین بە بەشداری ئەمە وەکو هەرێمی کوردستان و عێراقیش وەکو ئۆڵمپی شەباب هەر شتێک بدەین قەت ئەوەمان نەکردێ ناوی بلێن عێراق لا بدەین ئەوانیش بێن بەشداری بکەن بەس بەڵام بتوولەکە لەسەر عاردی هەرێمی کوردستان بی ئێمەش کە بەشداری دەکەین بە ناوی هەڵبژاردەی هەرێمی کوردستان ئەوانەی کە نووسیتمان لەوان هەدەفی ما چوونەکەشمان لەسەر ئەوانە بووە لەسەر ئیداریات و چۆنیەتی بەڕێوەبردننی دەوری ئەوانە حتا حدەکی باشیش دەزانین ئەو خەڵکانی کە ئیش دەکەن ئەو خەڵکانی کە لەیانەکانن ئەو خەڵکانی لە دەرەوەی حتى لە علامیش ئەو فکریان هەیە چۆن دەوری دەڕوات و چۆن هەر کەسە فکرێکی هەیە دەتوانین ئیسفادیان لێ بکەین ئەمە لەوەی نەچین ئەمە دەوری چۆن دەڕوێنین ئەمە چوین لەوەی بتوڵاتەکان بتان بتوڵاتی ودی بەشداری بکەین لە جوابەکانی وان سێ جوابمان وەرگرتی ئەوەی ئەمە دەزانین یەک لە دەست حکوومەتی عێراقا دوو لە دەست خۆمانە وەکو هەرێمی کوردستان ئەوەی لە دەست حکوومەتی عێراقا دەبی حکوومەتی عێراق بەشگیری بکە بڵێ ئەمە رازینە هەرێمەکە هەیە هەرێمی کوردستانە بتوڵاتی ودی خۆی دەکە چ مشکلەکەمانی لەوەی ئەگەر ئەوە زۆر زەحمەت بی ئەمە هەیتمان دوو ڕێگا لە دەستەمەیە یەکەمی ڕێگای ئیستیسمارە لە دەرەوەی هەرێم دووەم ئیستیسمار لە ناوەوەی هەرێم ئەو خەڵکانەی کە باڵەدەستن دەسەڵاتیان هەیە لە ئینگلتەرا بی لە هەر دەوڵەتە جیریکە بی ئەوانە هەمویان مستەسمرن ئیستیسماری وەرزشی ها نارێم ئیستیسماری دیکە لەوانی دیکەیان نەبی ئیستیسماری وەرزشی دەیەوێت لە جێک دەکەنە تو بکە یان ئەتوو بچی لە کنێوی بکەین لە هەردوو لای تو قازانج دەکەی ئەوەی ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان کە دەیکا ساڵانە تەماشە دەکەم شەریکات کە دێتە ناو هەرێم ئەوە بۆەوەی نییە دێتە ناو هەرێمەوانە شکلیان جوان هەیەیان ئەمە نازانی ئیشەکان بکەین نەخێر ئەمە وەکو هەرێمێک دەبی علاقاتی دووەلیمان هەبی خەڵکانێک بێتن ئەمە بناسی دەبی ئیستیسماریان بدێ دەبی وایان لێ بکەی ڕۆژانێک لە ڕۆژانی تەنگ ئامادەکاری دۆ بکەن پشگیری بکەن ئەمە وەکو تۆپی پێ دەبی ئەو دوو ڕێگایەمان لە پێدەستە یەکێک ئیستیسمار لە یانەکانی وان بکەین ئەوان ڕێگری ناکەن لەوەی گوتیان حەزمان لێە ئەوەی بە شەریکاتەکانی خۆت هەمرێن بە خەڵکەکانی مستەسمر بلێن دەتوانین یەکوانێ پشک بکڕن لە نادیەکان ڕێگایان پێ دەدەین هاوکاریان دەکەین چونچە ئەوی اتحادیە مەچوین هەموو یانەکانی ئینگلتەرا لەکنەوانە لە ئیستیسمار ئەوانە بەرپرسی یەکەمن دەتوانن پشک بکرن لە مستەقبلەکی نزیک ئیشەڵڵا چەند سەوتن لە نادەکان لەوێ زیاتر بی لە قازانجی هەرێمی کوردستانە یان بالعکس ئەتولێکوانە کە ئیستیسماریان دەدێ دێن ئیستیسمار دەکەن لەگەرە تو بە تەنسیق لەگەر تو دەکە لەگە حکوومەتی هەرێم دەکە نەفسی شتە دیفاع لە ئیستیسمارەکانی خۆی دەکە لێکوانە هاوکارت دەبی لۆ مستەقبل کە ئەوەی ئەتو دەتەوێت ئەو سێ ڕێگایەت لە پێشە ئەمە دەبی یەکەکی هەڵبژێرین کە ئیشی لەسەر بکەین کاپتن لە خاڵ یەکەم دەست پێ دەکەم لەگەڵ عێراق پەیوەندیتان لە ئێستادا چۆنە تاوەکو لە ڕێگەی ئەوانەوە داوای شێوازە پاڵەوانتیە بکەن ئەوەش کیچەک دەیەوێتن هەندێک ئەمە دەتوانم بڵێم لە ساڵی 2003ەوە پاش نەمانی ڕژێمی پێشوو عێراق هەموو ڕووی لەمە کرد ئەوەی منتیقەی ئەمین بوو کە ئەمە هەمان بوو لە ساڵی نۆتیەکەوە کە نیمچە سەربەخۆیەکی دیار بوو پێمە ئەمە توانیمان حکوومەت تەشکیل کرد توانیمان دام و دەستگایەکاندا بمەزرێنەوە توانیمان هەندێک لە مەلاعیب وانە نۆژەنکەینەوە جوانکەینەوە هەندێک مەلاعیبیش دوورەست بکەین عێراق هیچ شتێکی لێ نەدەکرا لە ڕووی ئەمنیەتەکەەوە کە هیچ نەبوو ڕویان لە کوردستان کرد ئەمە باوەشمان کردەوە لێیان خۆی دەبایە ئەو وەختی ئەمە ئەو بەرپرسانەیمە کە وەرزش دەچوونە بەغدایە لەوێندە تەسبیت کەن لە ئیتحادەکان ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەگە بمانێ بتوڵات بکەین ڕێگرمان نەبن ئەمە پەیوەندیمان لەگەڵ دەرەوەی عێراق لە ڕێگان گۆ دەبی ئەمە نامانوێ یەکسەر ئەمە واز دەنگۆ بینی زواز بینەوە ئەو وەختی دەیانتانی بکەن زۆر بە ئاساندی لەبەرەوەی ئەوان محتاجی مەبوون بەڵام ئێستا کە تەماشە دەکەی عقلێتێکی دیکە حکومی عێراق دەکە ئەو عقلێتی پێشتر نییە ئەمن منونەتی زۆر بەسڵ دەبن ئەو سەفرەمان کە چوینە بەریتانیا داوت کرابووین
لە پەرلەمانی بەریتانی مؤتەمەرێکی عێراقی هەبوو ئی تجارەت و شتووە بۆ ئەوانی بینا و شتووە بوو وابزان بە ناوی بینا العێراق جدید شتە چوا بوو هەموو مستەسمەرەکانی عێراق لێ بوون من ضمنی کوردستان یعنی ئەوەی تجارەی ژووری تیزاری کوردستانی ئی هەولێر و سلێمانی و دۆک لێوێندەر بوو ئامادە بوو کەرکوک بوو محافزی کەرکوک بوو وابزانام ئی جنوب بوو فرات ئەوسەد و بەغداش تێدا بوو زۆریان تێدا بوو ئەمە کە داوت کردن بەس بچین ببینین ناو پەرلەمانی لەبەر ئەوەی لە ئیتحادەکە یەکە چەندێن لۆردە لۆریان ئەندامی پەرلەمانە لێوێندەرە هەندێک بە قووەتە لێ مستەسمرە ئەمە داوت کرد لێوێندەر بەس بچین تەماشەکەم ببینین کە چۆن دەکەن بزان چ دەکەن لە عێراق لە عین الوقت عدنان درجار وەزیری شەبابی عێراقی داوت کرا بوو ڕئیس اتحادی عێراقا لە چوونە ژوورەوەی مشکلەی هەبوو لەگەر حرەسەکان یەک لە حیمایەکانی لەگەری بوو گوتی نابی تەفتیش بکرێ لەسەر تەفتیش دەکرێت و تەفتیش نەکرێ خۆلەکەی بەجێهێشت جێیەکەی بەجێهێشت ئامادە نەبوو بەس بەڵام ئەمە تەفتیش نەکراین هەر ئۆتۆماتیکیان دەچێت جێگایەکی مەمەڕەکە بەخۆ سۆنەرا هەموو مەمەڕەکەی یعنی حتا لۆردەکەش بەوێ داچوو ئەندامی پەرلەمانە هەموو تەفتیش کرا ئەو دێگوت نابی ئەمە نابی تەفتیشکردن ئەمن وەزیرم لە عێراق هاتیمە و داوت کرایمەوە ئەمن نوێیانم جێراوە گوتم ئەمە لەگەڵ عەقڵێتی هیچ دەکەین چۆن هاوکاری تو دەبیتن یعنی لەو شتێ ئەمن پێت دەڵێم ئەوان بە تەوەقعیان دەکرد ئەمە هاوکار نەبووینە نەخێر کە ئەوانەمان پێ گوتن دەتانین ئیسبات ئەوەیە کە قسەیان لەگە بکەن ئایا لە 2023 و حتا چەند حتا 2012 ئەمە هەم هاوکار بوون حتا ئێستاش هاوکاری نەگەرێت چەند بوتوڵات دێت تێگوان ئێستا بوتوڵێک لە هەرێمەیە ئێستا وەختە بوتوڵەی تەیرانە لە هیچ جێک ناتوان ئللا دەبێتە کوردستان بوتوڵەی عەرەبی ئەوی ڕۆژەکە لە هەولێر بوو بە جەنابی نێچیروان تەکریمی بەتەڵەکانی کردی عێراق یعنی ئەمە هاوکار بوونی لەگەرێت حەق باە لە بیدایەتی دەبایە ئەمە ئەو شتان لەگەریان بڕێنەوە ئێستا کەس قۆناوە نییە داوای شتێکی زۆر قورس ناکەین داوا دەکەین بوتوڵاتی ودی لە هەرێم بگرێتەوە کاپتن بەدەر لەو 4-5 ساڵەی ڕابردوو کە عێراق لە ڕووی ژێرخانی وەرشیەوە لە مەلاعیب و لە هۆڵەکان و لە زۆر بابەت کە بەرەو پێشچوو پێشتر زۆربەی پشتبەستنیان بە هەرێمی کوردستان بوو کە ئەو کات پشتیان بە هەرێمی کوردستان دەبەستا لە بەرامبەر ئەوەشدا کۆمەڵێک شتیان بۆ هەرێمی کوردستان جێبەجێ دەکرد بەڵام ئێستا لەو کاتێکەوە ژێرخانی وەرشیان دەتوانین بڵێن بەرەو پێشتر چووە دەتوانین بڵێن هەرێمی کوردستانیان تا ڕادەیەک لەو بابەتانە فەرامۆش کردووە لە کاتێکدا دەکرێت لە وەرشی فوتساڵی ئافرەتان کە هەرێمی کوردستان لە چاو عێراق لە پێشترە کە نزیکەی 95 یاریزانەکانی هەرێمی کوردستان لە هەبژاردەی وڵاتەکان دەکرا سوود لە وەربگیرێ کەوا زیاتر عێراق لەوەش دەستبار کرد بێ لە بۆ هەرێمی کوردستان لە بۆ پاڵاوانتەکانی دەرەوە لەوەی پاڵاوانتی لێرە بەڕێوە بچێ بەڵام دەسمە لای ناو بڕێک دەمێلەوە وەڵامێک لێوە بگرم بینەرانی خۆشەویست و ئازیز ناوبڕێک وەردەگرین و دواتر دەگەڕین وڵاتان. بینەرانی خۆشەویست ئازیز جارێشتر گەڕاینە وڵاتان بۆ ئەوەی کەوا گفتوگۆکەمان لەگەڵ کاپتن تارق عەبدوڕەحمان بەردەوامی پێ بدەین. کاپتن لەو ساڵانەی ئێستا و چەند ساڵی ڕابردووش بۆچی سوودمان لەو پەیوەندیانە وەرنەگرتووە بۆچی سوودمان لەو بابەتە وەرنەگرتووە تاوەکو زیاتر ئێمەش داوای مافی خۆمان بکەین لە ڕێگەی عێراقەوە. فۆت ساڵ ئەوەی جەنابەت باست کرد بەڵێ 95 دەتانم لێم یاریزانەکان و مدەڕی بۆەوە ئیمەنە حتا بوتوڵاتیانەوەنە لایمە دەکەن لەبەر ئافرەتەکەمان ناتوانن هاتوچی زۆر بکەن لەبەر ئەوەی منتیقەی وان ئامین نییە ئێمە ئامینترە ئەمن نالێم هەموو دنیا دەلێ ئەوەی جەنابەت دەلێ کە ئێستا ئەوان مەلاعیب شتوان دروستکە با مەلاعیبش دروستکەن بەس ئەمنیەتەکە نییە ئەمنیەتەکە دەقە و سەعاتە ئێستا ناو ئۆکرانیا دەتانی یاری تۆپانێ بکەن بۆ مەلاعیب زۆر ئیمارات ئامادە نەبوو یاریەکە ئامادە نەبوو ئیمارات کە بێتن گەمە بکات ئەمە ئەوەی نالێن ئەمە دەلێن ئەمنیەتەکە لە کنەمەیە حتا چەندی ساڵی دیکەش داژوە لە کنەمەیە ئەمە ئیستیقلالمان نەکرد لە بیدایەتی ئێستاش دەکرێت ئێستاش ئەگە پێداگر بین مەسئولەکانمان ناو وەرزش عێراقی کە ئەوە دەکەن پێداگر ئێستاش دەکەن باوەڕ ناکەم هەمووشیان لەو فکرێبی ئەوێ من دەڵێم ئیشەڵڵا وا نابی ئیشەڵڵا ناگەنەوە نەتیجەی وەها دژمنداری مامکردنەوەک ئەمن شتێکم هەیە زۆر ینی وەلو شتێکی سیاسیە بەس ئەوە دەیگۆترێ نیلسن ماندیلا 27 ساڵ حکمیان کرد
چەو ساندیانەوە زۆریان لێ کرد دوای دەرهێنە کردیانە ڕئیس ئەمە ئیمە لەسەر جنینە ئێمە ماشەڵڵایان لێبێتن ئێستا لە ئەوەنە بەسە کوردی بچەوسێنەوە بە هەمووتان ڕۆژێک دێتن دەبی ئەمە حڕیەتی خۆمان وەرگین ئەمە کە پێش حڕیەتەکەی وەگرین دەبی ئاسانکاریەکمان هەبیت ڕێخۆشکاریەکمان هەبی جێگا و ڕێگایەکمان هەبی ئەگە هاتین گەیشتنە حڕیەت بڵێن هەیتمان ئینشاءڵڵا لە شتێکی زۆر نێزیک دادنیشین لەگەر حکوومەتی عێراقی زۆر تەبیعیە نەک حکوومەتی عێراقی وەکو سیاسی وەکو وەرزشوانەکان زۆر شتێکی تەبیعی دەبی بە تەبیعی وەربگرن وەکومە تەماشای خۆیان بکەن چۆن ئەمە تەماشایوانمان کرد چۆن باوشمان کردەوە چۆن ئەمنیەتمان بۆ دابین کردینە لەسەر هەموو ئاستێک ئەمن بەخۆم لە دەستگای ئەمنی ئیشم دەکرد کە وەفدەک دەهات دەچویە سەیتەرەی مدیر ئاسایش پێشەمە تەلەفۆنی کردیە مدیر شورتە پێشەمە تەلەفۆنی دەکرد پێش وەرزشوانەکان ئاگاتان نێبی وەفدەکی عێراقی دی ئاگاتان نێبی هاوکاریان بکەن تەفتیش بکەن بەس هاوکاریان بکەن بە نەوع عشیکە تەماشایان مەک ئەوانە عێراق نەوانەی خۆمان یعنی بزانە بەو نەوعی ئەمە تەسەڕفمان کردی حتى لە ڕووی کە داهاتنێکوان ئەمە زەرمەند بووین خۆ قازانزمان نەکردلیان بتوولەک داهاتێکوانە مەسوولە چیمە داهات لە مەلعەب دادێش بازەن سەرۆکی حکومەتیان داوا دەکرد داهاتێن دەر هەموو مەساریفەکەی دەخستە ئاستۆی خۆی لەبەرەوە ئەمە میوان دۆستین میوانمان خۆش دەوێت ئەمە زەرمەند بووینە بەس ئێستا کە دەبی ئەو بەرهەمەی کە ئەمە کردیتمان ئەگەر ئەوان هەندێک وەفایەکیان هەبیتن زۆر بە ئاسانی ئەوان پێشەمە دەلێن لەبەر ئەوەی هەن لە مستەقبل ئەمە هەن نامینین لە مستەقبل هەن نامینە پێکرا ئەوان باش دەزانن بەس ئێستا کە وەکو سیاسیەکانمان دەلێنەوە بە برایەتی بیتن ئیشەکان جێبەجێ بکەین و ئینشەڵا دەگەینەوە نەتیجە لەگەڵ کاپتن دەمێت تۆزێک وەڵامەکان کورد بێتاوەکو بە بابەتەکانی تریژ ڕابگەین ئومێدێکە ینی جارێشتر لە ڕێگەی عێراقەوە ئەو بابەتانە ئەو پاڵەوانتیانە بێتەوە هەرێمی کوردستان یاخود ئێوە بیر لە پلانەکانی تر دەکەنەوە کەوا لە ڕێگەی بزنسەوە ئەو کارە ئەنجام بدەن ئەمە گوتم سێ ڕێگەمان لە پێشە دوی لە دەستەمەیە یەک لە دەستەوانە لەوانەیە ئی بزنسەکە قیچێک تاخیرتر بی بەس ئەگەر ناچارمان بکەنەوەی دەکەین زۆر تەبیعی ینی هەیتمان وەرەقەمان لە دەستە ناتوانن ئەوها بەیەکجاری ئەمە داگیر بکەن و ئەمە یەکسەر تووشی مەلە لەچێوە بکەن هەیتمان و خەڵکی باشمان هەیە کاپتن لەسەر و خاڵی کە بزنسەکەی باست کرد چ کارێک بە ئێوە دەکرێتن تاوەکو وەرشی هەرێمی کوردستان بەرەو ئەو لایەنە بازرگانیە بڕوا یاخود ئایا بازرگانی وامان هەیە ئامادە بێتن کە پشک لایەنەکانی ئەوێ بکڕێتەوە پەیوەندی ئێوە چۆن دەبێت لەو بابەتە ئەمە وەکو وەرزشوان کە خطوەمان هاوێشت ئەوەڵ خطوەمان لەوێندەر هاوێشت پێشەوە بینە کوردستان چووی سەردانی نوێنەرایەتی حکوومەتمان کرد لەوێندەرێ ئەوانی کەوان دەلێن کە ئەمی تێگەیشتنیان پێمان گوتن ئەوانیش بارگراونچیان هەبوو لە سەریان یعنی نەکەروە بەو بنە هەیان بوو دەیانزانی بەس دەیانگۆ نەمان دەزانین پەیوەندیەکە لە ڕێگای چەندە بچین نەگەریان یان لەگە هەرێمی کوردستان زۆریان پێخۆش بوو کە چوینەکنیان زۆریان پێخۆش بکە وەفدەکەی وەفدەچی وەرزشی هەیە هاتەیەکوانە ئەوان بەچنەوە عکاوکانی مام کرد هەموو تەلەفۆنەکانی وەرگرت ئیتساڵیشان لەگەریان کرد ئەوان لە ڕێگای سیاسیەن عسکەریە نازم ئەوانی چۆن تەعامل دەکەن تعاملی وان و بزنسی نازانم ئەمن لە بزنس نازانم بەس ئەم لە فەرنیاتەکە و لە وەرزش ئەوان دەزانم ئەگەر ئەوانە گەیشتنە نەتیجەک لە گەیەکدی دانیشتن و لە مەسلحەتی هەردوو لا تێدا بوو ئەوانی فەرنیاتەکان لە سەمەیە ئەمەش جێبەجێی ئەوامرەکانی حکوومەت دەکەین کاپتن ئەوەی دەیبینین ئێستاکەوە هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانی زیاتر لە وەرزش کە پێی دەناڵێتن ئەوەیەکەوە یانەکان هەمان چاویان لەوەیەکەوە حکوومەت پاریان پێ بدات و یاخود بەرپرسەکان یاخود چاویان ینی لەوەیەکەوە پاریان بێتە بەردەست و ئینجا وەرزش بکەن ئەوەی کە لەوێ بینیشتان زیاتر ئەوان پشت بە بزنس دەبەستن و بەوە خۆیان ژیاندووە تۆپی کوردستان کەی دەگاتە ئەو ڕادەیەکەوە خۆی بژێنێتن چیتر چاوی لە دەرو پشتی نەبێ خۆی ئەنیش ئەوە ڕێگای خۆی هەیە تەماشا ئێستا نادیەکانی مایستە وەرگرە نادی هەولێرە نادی برایەتێ نادی ئاسوێ نادی بروسکە و نادی ئەندرێنەوە هەموو نادیانەی سلێمانی و دۆکە هەموو عاردەکەی حکوومەت هیچی وان نییە بلێ بە پارە کڕیبی و مستەسمرە کاتێ پارە عادی کڕی و کردە نادیەوە هەمووی حکوومەت حەقە حکوومەت لەوەی ڕادەست پێ بکە یان مەزموعاک خەڵکەیە هەیتمان خەریجی تەربیە ڕاضەمان هەیە لە ئیستثماریش دەکاتن دەزانین لە تەسویقیشی کردیە و دەزانیتن خیندیتی چۆن تەسویقکەن چۆن بتانین ئەو نادیانە ئیجباری
شەریکاتەکان بکەین بێنە ناو نادیەکان ئەو جێگایە دەبی بدەین پێشەوە بدەین نادیەکان بدەیە جێگایەکی مستەسمر ئەوان بدەنە شەریکاتەکان ئەو شەریکەی کە دێ ئیستثماری ئەو عاردەی دەکات بۆ ڕاضی لۆ ریاضی خلاص دەکات ئەو جاگە جێماوە دەتوانانی ئیستثماری دیکە بکاتن ئەگەر ئەسەوە ئەساسی ئیش بکەن وەلو ئەوان دیکە لە من باشتر دەزانن ئەوە نەجاحەتێک دێنی ئەم با شتێکت پێ بڵێم لە بەریتانیا حکوومەت پارەی نادات هیچ کەسێک غێری منتەخەبی ئینگلتەرا نەبێ ئەو منتەخەبی ئینگلتەراوانە بە ناوی دەوڵەت گەمەی دەکەنەوە شتێکی دیکە حتا ئەوانی شەریکاتی خۆیانێ دیعایان دەکەن ئەمە عکسی مەیە بە هەموو شتێک لە ئەوی کۆرۆنەی هەموو دەوڵەتەکان هەموو هاوکاری لۆ هەموو مرۆڤەکە بوو ئینگلتەرا بەس نەیدا ڕاضی هاوکاری گوتیانەوە بێت پارەی خۆیان هەیە دایە هەمووی دایە فیتەری دایە پەنسەرچی دایە هەمووی تعویز بەزی ڕاضی نەدەگوت پارەی خۆیانە پاریان زۆرە زەنجیر بزانە تەماشەکە یعنی ئاگای لە هەمووی هەیە بۆ حکوومەت بەس نەیدا ڕاضی لەبەرەوەی پارەی خۆی زیاترە ئەوجا ئەمە دەلێن لێکوانە ئەگەمە دەست پێ بکەین دەبی لە بیدایەتەوە دەست پێ بکەین لە بیدایەتیش دەست پێ بکەین جارێ زووە ئێستاش زووە دەست پێ بکەین لەبەرەوەی زۆری ناوێتن بە فترێکی کەمدا بنیشن مەزموعک خەڵکانمان هەیە لە تەربیە و ریاضی خلاسیان کردیا بەس ئیشیوان تەسویقە شتێکی پرۆژێکی جوان دابنێن چۆن بتانن ئەو شەریکانە بێنە ناو نادیەکان ئیستثمار بکەن سەر بە ساڵێک نەبات دو ساڵی دیکە بیتن بەس دەبی دەست پێ بکەین دەبی وەش بیت دەبی ئەو هابی و بینە جاحەت بینی کاپتن ئەو بێگومان ئەوەش پەیوەندی بە بارودۆخی گشتی خەڵکی شێکات دەتوانین بڵێن بارودۆخی هەرێمی کوردستان خەڵکەکەی لە ڕووی داهاتی کە بەدەستیەوە دێتن داهاتێکی کەمی لە بەردەستە ئەوەی کە بینیشمان لە ماوەی چەند مانجی ڕابردوو یانەی هەولێر جارێشتر ویستی بلیتی یاریگاکەی بۆ هاندەران بکاتەوە بە پارە بەڵام ناڕزایەکی زۆری لێکەوتەوە و جارێشتر ناچار و بچێتە ژێرباریەوەیکەوە بە خۆڕایی خەڵک بچێتە ناو یاریگە لە کاتێکدا ئەمە بینیومانە لە زۆربەی یاریگەکانی جیان خەڵک بەس بۆ بینینی یاریگا دەبێت پارە بداتن بە کاژمێرێک تەنها ناو یاریگا ببێنێتن دەبێت پارە بدا بە ئەو پارەی کە کۆ دەکرێتەوە زۆربەی لە بلیتی هاندەرانەوە کۆ دەبێتەوە بەڵام بارودۆخە گشتێکەش دەتوانین بڵێن تاڕادەیەک بارودۆخەکەی بۆ وەرشیش چەق بەست و کردووە ئەوەلان ئەو جمهورێک کە دەستە مەلعبی و لێرێ ناچی لۆ دکتۆر وەلید و لۆ سەلاحەدین سیامەند و لۆ نادی هەولێر دەچی پێش سەلاحەدین سیامەند و خەڵکی دیکەشە بووە وەرزشوان بوونە و نادیان بەڕێوە بردیە خەڵکە هەرمایتەوە ئەوان ڕۆیشتن خەڵکە مایتەوە ئەوانش دەڕۆن خەڵکا دەمینێ ئەوانە دێن دەعمی نادی دەکەن ئەگە بیتاقەک ببرن بە سێ دینار بێ 5 دیناری بداتن دەعمی نادی لۆ هیچ کەسێک نییە بڵێ ئەوانە ئیستثمار بەو پارە نەنا ئەوە دەعمی نادی عیلاقی بە هیچ دانیە دەچێت بەریتانیا ئێستا بەریتانیا ئەمە چوین ئەمە میێوان بووین چوینە گەمەی نهایی دەوری دەرەجیەکی ئینگلیزی لە VIP دانیشت بووین لە سەعات 12 ئەمە گڵۆمان هەیە بچینە ژۆرێ جێگای ناخواردنە جێگامان لۆ دانرایە سەعات 6 گەمەیە ئەوەی دەخۆی ناوی چیە فەواکی دەخۆی چ داوی داوا دەکەی حتا گەمەکە دەکرێت لە ئافتایم دیسان دەیە و دیسان بۆ دەینن کێک و شەربەت و ئەوان دیکە ئەوان ئیدیکەیان دەخواردەوە مشکلی من نییە علاقی بەمەدانە پاشی یاریەکە کە خلاص بوو دیسان دەچێتە دیسان کێکوانە دۆ دەینەوە ئەگە داوا بکەیت حتا دەیشەوێ ئەمن گوتم ئەوە چۆن دەبیەوە لە 12 نێوران حتا دەیشەوێ گەمەش خلاص بووە دوایە دەرچوو ئەو بیتاقانەی کە لۆمەیان بڕیا هەر بیتاقەی بە 2000 پاونیە 45 وەرەق ئەوە لۆ مەلعەبەکەی لۆ ئیتیحادەکەیە لۆ ئەو نادیانەیە نالێ گەورە گرانترین یاریە لە پارەی لێکوانەیە ئەو جەماعەدا ئەو جمهوری 100,000 کەس هاتیە خەڵک دێ داعمی نادیەکە دەکە داعمی ئەوە دەکە نادی مانچستەر یونایتد چوینە ژۆرێ وتیان پارەیە 200 پاون لە دەرێش ڕسمی کریستیانۆ بە لەوانەیە بە 20 پاون بدات بەس ڕسمەکەی فاینە دەداتێ بە 150 پاون هەمووی بازرگان نان خواردن مەطعەمیان هەیە خەڵک هاتیە ئاسیویە هاتە ژۆری عەرەبە هاتە ژۆر لە مەطعەمیان خوا مع العلم لە مانچستەر زۆر مەطعەمەیە دەستە مەلعەبی مانچستەر یونایتد لە برەوەی ڕسمی لاعیبەک ببینیت ئەو پارەی نان خواردنەکەش عینی لۆ داعمی نادیەکەیە هەمووی لۆ داعمی نادیەکەیە لەکنەمە بالعکسێک چۆنە نازانم علاقەی بە دکتۆر وەلید دانیە ئەمن کە دەچم داعمی نادیەکەی دەکەم ئەمن یەکەم کەس
کە چوومە مەلعبی پاشەوانەی کە انتخابات کرا دەستی نوێ هاتن بە دکتۆر گوتم یەکەم ڕقم هەویەکم لەو بکە ڕقم یەک ئەمن بوو ئەمن ئیستعدادم مانگانە دەرێ ساڵندەی پارەی خۆم دەدەم تەماشایان کرد پێکەین گوت کاکە پێمەکەن ئەمیش داعمینادی دەکەم لاعیب بوومە ئەوە شتە چکەیە ئەوە تاریخە چکەیە بەس ئەمن دەبی ئێستا دامی بکەم ئەگەر هەمبیلو دامی ناکەم دەچم لە نادی هەویە خۆم وەردەگرم دەچم لە جێگای خۆم دادەنیشم کاپتن یەک خاڵ لەسەر و بابەتە باس بکەم ئەنی وەکو شکاندنی هیچ کەسێک نەبێ و بابەتە بەڵام لە هەرێمی کوردستان دەتوانین بڵێن بە تایبەتی لە مەجای ڕاضەش سیقە کەم ماوە ینی ئەو ڕەنگە پەیوەندی نەبێ بە دەستەی کارژێری پێشتر یاخودی ئێستاش بەڵام خەڵکەکە واتەوە قۆ دەکاتن کە ئەو پارەیە کە دەداتە نادی دەڵێن ناچێتەوە خزمەتی نادیان هەر پێگەیەکی وەرشی ڕەنگە لەوە کەم ینی زۆربەی ئەو قسەی خەڵکە ئەنی کە بیستمانێتەوە یاخود لە پۆستەکان بینیومانە لە کۆمنتەکانیان بینیومانە ئەوە ڕەنگە ئەو ئیشکالێتی دروست کرد بێ ئەو سیقەیە کە لە مەجای ڕاضە و لە مەجالەکانی عامیش کەمتر ما بێ بۆی ئەو بابەتە بەو شێو دروست ئەوە نازانم بەس ئەم من دەزانم ئەو هەیە ئیداریە پێشترش زۆر غەمخۆر بووە لۆنادی چۆپارە پێ کردێ لۆنادی لۆ لاعیبەکان زۆر جای زۆر لە نزیکەوە ئاگادار بوومە بەڕێز جەنابی دکتۆر عەبدوڵڵا کە ڕئیس نادیش بووە ئەو وەختیش تەماشەم کردێرە چێ مەحنەکدا بوو کە پارە نەدەبوو دەمزانی کاکسامی بە ڕەحمەت بی ڕئیس نادی بوو ئەمیش معاشەرەویشکم کرد لەگەری یعنی دانیشتیمەوە ئەوم کردیا دەزانم چی دەکرد لۆ ئەوی پارەی پیاکە لۆ نادی مع العلم نە دکتۆر عەبدوڵڵا نە کاکسامی بە ڕەحمەت بی لۆ مالی خۆی ئیستعدادی نەبوو تەلەفۆن لۆ برای خۆی بکە بلێ پارەم بدی بەس لۆ نادیەکە دەزانم تەلەفۆن لۆ چێ دەکرد کاکە پارەمام دەنێ لەوانەیە لە دەری هەسەلامیشی لێ ناکە ڕێزمێ لۆ برادرانەی کە پارەیاندا بەس بەڵام 100% نازانم بەس ئەمن ئەوەی دەزانم وەکو دەرۆزە نەبیتم بە نەوعی لەفزەکەی بەس وەکو دەرۆزەی بوو دەچون لۆ نادی دیان کرد ئێستاش ئەو برادرانی کە لەوێن دەنێن تەماشایان کرد هاتن تەسادمیان کرد لەگەر واقعک حکوومەتی هەرێمی کوردستان دەتانی پارە بداتی بەس بەڵام زۆر تیژلۆ کردی ئیستیسمار ئەتوو دەبی خۆت بگەنجینی لەگەر ئەو ئیستیسمارەی لەوانەیە سمێنی حکوومەت ناداتی کە حکوومەت ئیشی مەشارعی دیکەی خۆی هەیە دەرێ ئەوە تو مەلعبتم دایتێ عارتم دایتێ لەگەر ئەوانەی کە درست کردیە بە خۆت بژمێنێ بۆندەی دەبی ئەتوو بتانی لەگە ئەو واقعی بژی بەس بڵێ بە عام ئەو قسەیە کە جەنابەت کردت لە تەسقیتی زیاتر لە هیچ شتێکە نییە طبعا یەک قاڵی کورتیت کە لەسەرەوە باز دەکەم ڕەنگە هەر خۆشیان پەیوەندیان بۆ بابەتەوە هەبێ لەبەرێک کە دەستەی کارژێڕی نوێ دەست بەکار بوو وتیان ئەوەندە پارێ ئەو شوێنە وەرگیرە ئەوەندە پارێ قسەی بکەمەوەی تەفاسیلەکەی ئاگادار دەرفەتیوە دەدەم لە هەمان کاتیشدا کەسێشتر وتی پارەم هێشتا لە نادیماوە ئەو پارێم تەسەڕف پێکراوە ینی ئەو بابەتانە ڕەنگە زیاتر ئەو سیقەی لە ئەمن بەس لەوەی ئاگادار بووم ئەو شەوی کە دەرێن پارە بالفعل پارە بوو لە نادی بەس لەوانەیە تعبیرەکەی کاک دیدار بوو ئەبزانەوە قسەی کرد نەیزانین تعبیرەکەی بینیتن لەوانەیە ئاگای لێ نەبی چبی پارە قەردار بوون ئەو 200 میلیۆن بوو پارەی هەندێک فندق بۆ ئاگادار بووندایانەوە قەردی ڕاتبی 45 ڕۆژ لاعیبەکان ڕاتبیان وەرنەگرت بوو حتا گوتیان ڕاتبیان دە لەبەر انتخاباتیە یعنی ئەوانە لەبیر دەکەن زوو نابێتەوە چانێ با واقعەکەی بلێ پارەی وانیاندا فندق بۆ هەندێک بدایان وابزەمی ناخواردن بدایان 200 میلیاریش دەزانانی ڕاتبی نادی هەولێر چەندە 110 میلیۆنە یعنی یەک مانگ ئەتوو مانگونیوە چی بدە دەکات چەند تێدەگەی دخۆی 200 میلیۆن بوو دەبایە بە واقعەکەی پێ بلێ بلێ نەدەبایە ئەم پێ دەڵێم نەدەبایە پارەکەی سەر پەلە بکرێ پارەکەی سەر بکە بەس کابرا پارەکە ئاخری هەر لەو لاعیبەکانە لەوانەیە من نالێم لەوانەیە لەوە دیعای انتخابیش بی بەس ئەمن لەوەی متاکد نیم 100% چونکو پێشترش دەیاندانێ ئەوجا ئەو خەڵکە ئەوەی پێتم گۆ تەسقیدی زیاتر هیچ کردیە کاپتن کاتی بەرنامەکەمان کەمماوە بەڵام لە داهاتوش چەندین داوەتنامەتان بۆ هاتووە ئەگەر باسێکی و داوەتنامانە بکەی وەروە چۆن کاری لەسەر داوەتنامەتمان لۆ هاتیە لە فەرەنسایە ئەوە ئیفۆت ساڵە خاص ئەفرەتانە وەختی خۆت قسەمان کردی لەگە قۆنسولیش بە ئامادەبوونی دکتۆر شاکر بوو ئافرەتێکمان هەڵبژاردرا ئەوان دایاننا بۆ ئەوەی متابعی ئەو شتە بکاتن گەیشتەوە ئێستا کە داوا نایەکاتیە
تەفاسیلەکەم لە کنیە لە بەرەوە لە وەزارەتە بەس داوانامەشکەم هاتی لە هۆڵندایە دەیانێت دەورات تەدریبی و تحکیمی لێکوانە بکەنەوە لە منکە لەگەر گەیشتنەوەم لێکوانە داوانامەکە لە دەتوانم بڵێ خارجی خۆمان لە عیلاقاتی دەرەوەی خۆمان کاکسەفین دزەی نردیتی ئەوە کتاب دەلێ ڕایتان چێ لە سەوانە تەدریبی و تحکیمیە ئەمە دەبی دابنیشین لەگەر حەکەمەکان لۆی کەینی دەورەکە بکەینەوە دەورێت تەدریبی مانگ و نیوەک پێش دەوری کوردستان وەز ئاجی باشە لە بەرەوەی داخلی دەوری دەبنەوە دوایە بەس ی حەکەمەکان ئەگەم فترەی کەمیش بیتن پێش دەوری ئیشەڵڵا ئەوانە دادنیشی بزانە کەینی ئیسفادە لێ دەکەین وەی جوابیان بدەینەوە دەورەی دیکەش هەیە ئیداری عینی لە هۆڵندایە ئەوە بە تەلەفۆن بەمیانگۆ ئیتیحادی هۆڵندی پێدەستی کوردستانیان وەکو دەوڵەتێک حیساب کردیا کە بەشداری وەندەر بکات کاپتن کۆتا پرسیارم هەرچەندە وەڵامەکان هەمووی ڕاشکاوانەیە بەڵام ئەو پرسیارم دەمێت زیاتر ڕاشکایی پێ دیار ڕەنگە هەندێک کەس باز لێ بکەن ئەو وەفدە کە چوون بۆ وڵاتی بەریتانیا بۆ ئیمتیازی شخصی چوبنیان بۆ شتی تر چوبن دەمێت ئەو بە ڕاشکایی جواب دێت یعنی ببینە چ لە بەریتانیا هیچ ئیمتیازی شخصی بۆ ئێوە ببینە چ لە بەریتانیا لەوانێ خەڵک باس امتیازی شخصیەکوانە چەیە بەڵێ ئەمن بازرگا هەموو دنیا زانم بازرگان نیمە هەموو دنیا تایر دەناسی حتا چەند ئەوەی هەیە ملک و مالی هەیە حتا هەموو کەس کاک زەردار دەناسی کاک تەلعەتیش دەناسی والله وبالله وتالله ئەمن ئەوا سوندەکە دەیخوم لەوێن دەری لەبەر ئیجتیماعات زۆر بە پێیان دەڕۆیشتین لەوەی ئیسفادەم کردیا بۆ ئەم خەڵکی دەڵێم ڕۆژانە 45 دقە بە پێیان دەڕۆیشتم لێکوانە 2 دقەش ناتان بە پێیان بڕۆم ئەوم لەوەی ئیسفادە کردیا هەندێک برادر لەوێ دەرکەونە برادر ئەوانی ڕێگایزی وەرزشوان بوونا ئەوانمان دیتە داوەتیان کردێن چونە نانەکمان خواردیە ئەوش 2 داوەتیان 3 داوەت ئەوان دیکە نا ئیدی کەش وەڵڵاهی شەوانیش نەچوونە دەرێ لا فندقی بوونە لەبەرەوەی هەمومان نوێشکەر بوون لەوێن دەرێ مشکلێکمان نەبووە الحەمدلله شکر بەخۆم سەر بڵندم بەخۆم خەڵکەکەی ئەوی لەگەریشم بووە شایدی دەدەن ئەمن لەوان نەک شایدی ئەوان شایدی بدەم دەڵێن چییە خەڵکی لەوێش ئەمەی دیتیا برادریان زۆرە لاولێرێ دەتان پەیوەندیان پێ بکەم زانە ئەمە لە چەند دەربووینە کاپتن با ئەویان ببێتە کۆتا پرسیار داهاتوی تۆپی کوردستان بەرەو چێ دەڕوا بە تایبەتی خولەکان کە ڕەنگە ئێستا یانەکان کە خولی نایب و پلەیەک و پلەکانی تریش کۆتایی پێ هاتووە کەی وەرزی نوێ دەست پێ دەکا تۆزە کورتیش بێ پیرۆزبایەکتان لەمە کرد بلێن ئەوە لە تەوقیتاتی خۆی تەواو بوو ئەوەی ئەنگۆداتەنە لۆ هەموو علامە لۆزە نابد نییە پیرۆزبایەک لۆمە هات بلێ یەکەم جارە ببینین کە تەوقیتاتەکان دادێن بە تەواوی ڕەنگە کاتن ئەویان پێیوەست بێ بەوەی کەەوە نەتواندریا بێتن کە کرێنا بانە بانە لێ پیرۆزبایەکەش نکات بەس هاوکاربی لەگەرمان با جوانتری کەین جوانتری کەین ئەمن ڕئیس ئیتیحادی کوردستانم بەصیفەت بەس هەمووشتان دەمناسن قسەی هەمووی وەردەگرم دادەنیشین تاوتوی دەکەین بزانین چی هەم باشە ئەمە لە هەموو شتێک ڕاز نینە بەس دەبی خەڵکە هاوکاربی لەگەمە ئەمە ئەو سەفرەیە چوینەوە جەنابەت دەلێ ئیمتیازاتی ئەمەگرتی ئەو فەرموولێکوان نامە بەستەوە پرسیاری نەنا پرسیاری خەڵکە پرسیاری خەڵکەم دەزانم پێش دەنابیشت بلێ دەزانم خەڵک قسەی کردیە چی ئیمتیازێک لۆ ناینتە دەرێ ئیمتیازەی لۆ بە حکوومەت نالێ ئیمتیازەی باشە لۆ نالێی حتا ئێستا حکوومەت پارەی لۆمە سەرف نەکردیە ئەمە چوین و هاتینەوە لە چاتەوە پارە تێدەگەی چێ دەری حکوومەت سەرف دەکاتەوە کاپتنەوە لۆ چوو کۆی ئەو سەفەرەی دەکرێت بڵێن لەسەر حکوومەت بوو یان لەسەر حکوومەتە ئەمە وەکو حکوومەتی هەرێم نانا درێقی نەکردین چەندمان نووسیەوەداتەوە بەس بڵێ لەوێن دەرێ نا ئەو مەلعەب و چوون و هاتونەوە ئاوان بوو بەس فندق و ناخواردن و تەیارەمان و ڕۆژانە نالەسەر حکوومەتی خۆمانە مەلعەبیان لۆمە گرتیە ئەوانە نازم دەگوتیان 2000 پاوەنە بتاقە وەکو داوەتێک چوینەوە تەماشیارێکەمان کردیە ئەو جێگانیان بەمە کردیە بە خۆمان ئەوەی تەکسیمان گرتێ چوینەوێن دەرێ ئیشەکە ئیمەیە ئیوان نییە ئەمە کە چوینە منەتمان لەسەریان نەکردیە منەتەوە هاتینەوێنە نا دەبی ئەمە منەتیوان هەڵگری قەیناکە ئیشەکانیژی خۆمان دەبچینە دووی وەڵامی ئەوم دەمێ وەرگرم وەرزی داهاتووی تۆپی کوردستان کەی دەتوانین بڵین کات و ساتی دیار دەبێتن لەو دەستگای جەنابدرا من ئیعلان دەکەم لۆ هەموو ئەعلامیەکان لە مانجی حەفدا دەنیشین پێتان دەڵێن دێنەیەکوانش لەگەریشمان بەشدار بن زۆر تەبیعیە
ئەو کەسانی کە غەمخۆرن بابێن چی ئەفکاری دیکەیان هەیە ئەو ساڵە نەمان کردیە بابیکەین لەبەر ئەوەی نەزاحەتەکە لە هەمومانە با ئیش بکەین بلێن ئێمە نەنێن ئەمن ئێمە دەبی چ بکەین ئێمە چمان کرد ئێمە ئەوهامان کرد دیسان پێتان دەڵێمەوە هەمووی لە مانجی هەفتێکی هەفتەوە ئەوە ئیشەکەن لەسەرەوەی ئێستا خەڵک ئیش دەکا هەیە لە ئیتیحادی ئیش دەکا لە ماڵەوە ئیش دەکا بەرنامزەکانی پارەکەەوە ئەو ساڵە چی بگۆڕین باشە لە چی هەن خڵەتمان کردی ئەوان هەموو دادنێن خەڵکی دیکە لە دەرێشەیە بەس ئەمن دەڵێم لەوەم و علامەکان لە ڕێگای ئەو تەلەڤیزیۆنەی خۆمان پێتان دەڵێم کاکە فەرموو دەستگە گرایتەوە حتا مانجی هەفتستان هەیە چ مشکلەک هەیە لە چێندە مشکلتان دیت چارەسەری تێدانیات و چارەسەری دەکەی دەرکەی ئیتیحاد کرایتەوە بەخێر بێن سەرچاو زۆر سپاس کافتن بۆ ئەو دەرفەتە کە پێداین هیوادارین لە داهاتوو هەرێمی کوردستان هەڵبژاردەیەکی هەبێت و سەرەتا لە پاڵانتێنێ دەوڵەتەکان دواتریش بۆ بەرەو پاڵانتی جیهانیەکان بچێ تاوەکو ئەو خەونەی کە هەمانە لەژێر ئاڵای کوردستانەوە ببینین کەەوە هەڵبژاردەیەکمان هەیە و گەنجانی وڵاتەکەمان وەکو وڵاتانی تر کە بەشێک لە هەڵبژاردەکان بەشدارن وڵاتیشیان نییە ئێمە 40 ملیۆن کورد بەڵام هەڵبژاردەیەکمان نییە کە بتوانین بۆ نمونە خەڵک شانازی پێ بکە و کەەوە سەیری یاریەکانی کەوهانی بداتن کۆتایی زۆر چەساینەوە بەسە با یەکگرتوو بین با بە یەک دەست با بە یەک ڕۆح بە یەک زمانی جوان بچینە ناو مەیدان هەر کەسە ئیشی خۆی بە تەواوی بکە ئەو ئاوا لۆ من دانرابی خۆم کە خواردم ئەگە ماوە داینم نەڕژەنم لەبەرەوە یەکەچکەیە دیدەیخوا با لەسەر ئەساسی ئیش بکەین دەستگەینە هەموو نەتیجەکی زۆر بە ئاساندیش دەستخۆش کاپتن بینێرانی خۆشەویست و ئازیز هیوادارین لەو ماوەی ڕابردوو